لەگەڵ نزیکبوونەوەی دەستپێکی ساڵی نوێ خوێندن لە کەرکووک، ئامادەکاریەکانی هاوڵاتیان چڕ بووەتەوە بۆ کڕینی پێداویستیەکانی قوتابخانە. هاوکات هەڵمەتێکی فراوانیش لە شارەکە ڕۆژانە بەڕێوە دەچێت بۆ دابینکردنی پێداویستی منداڵانی بێسەرپەرشت و کەم دەرامەت. تەجهیزی ئەو مناڵاناکەین کە کەم دەرامەتن و باوشیان نییە بۆ ساڵی خوێندنی تازە وەکو جلوبەرگ و جامتا و پێڵا و بابەتی دەفتەر و قرتاسیە بەگشتی دواتریان بینە ئێرە یاریەکی تایە هەندێک چەند کاتێکی خۆشیان لەگەڵا بین. ئەمە بەردەوام لە زانکۆی کتاب بە تایبەت کاکی یاعقوب کاری پێەکە. لێرەوە داوا لە هەموو ئەو کەس و لایەن و حزبی و سیاسی و سەرمایه‌دارەکانەکەم هەر کەسێک توانای ئەوەی هەیە کە دڵی مناڵانی بێدایک و باوک و کەم دەرامەت خۆش بکە کە بێبەشن لە پێداویستەکانی قوتابخانە. ئێمە سەدان مناڵی کێمان هەیە کە بێدایک و باوکن و کەم دەرامەتن. هەڵمەتە خێرخوازیەکان بوونەتە تاکە ئومێدی ئەو هاوڵاتیانەی بەهۆی قەیرانی دارایی و بێکاریەوە ناتوانن پێداویستی منداڵانیان دابین بکەن. وەڵا ئیشە زۆر باشیان کرد. ئێستا لەو کاتەیە مەعاش نییە، هیچ نییە، بۆ جلوبەرگ و پێویستی مەدرسە شتێ زۆر باش بوو. وچێرەم سێ مانگجارێ دێت زۆربەی خێزانەکان زۆر احتاجیان بەم هاوکاریە هەیە و بەم جۆرە هاوکاریانە هەیە. هەرچی چۆنێ بێک یعنی بارێک لە مل ئەو خێزانانە ئەبێتەوە. بعضی خێزان هەیە سەرەکەی خاوەنی 5 مناڵن، بعضێکیان هەیە خاوەنی 7 مناڵ 6 مناڵن، بعضێکیان هەیە مناڵیان خاوەن پێداویستی تایبەتە. ئەوانە ئەکید ئەلەم بابەتە خێرخوازیان زۆر پێویستە. لە شاری کەرکووک جگە لە منداڵانی بێسەرپەرشت ڕێژەیەکی زۆر لە فێرخوازان کە سوکاریان موچەکانیان لە هەرێمی کوردستانەوەیە، بۆیە بەشێک لەو هاوڵاتیانە بە ناچاریەوە پەنا بۆ خێرخوازان دەبن بۆ دابینکردنی پێداویستیەکانیان. وریا کاکەی، ڤار میدیا، کەرکووک. قسەی کۆتایی ڤار دەیکات.